بەڵێ کاک هەمە پرسیارێکمان هەبوو باشی برا پرسیارێکمان هەبوو بناوم قادرە کاک هەمە بتخوا و پرسیارە یعنی کۆنگرە بۆ خۆت دەزانێت تو دەمەکە لە ناو کۆنگرەدای کۆنگرەوات واتە نوێ بوونەوە و پێشکەوت و خوازی گۆڕانکاری کەچی ئەنی سیر دەکەی حەوت کەسی بنەماڵی دەرەجە یەک و دوو تو کەتە ناو سەرکردایەتی باشە کۆمنتار چیە لەسە هەندێ حزبێکی ئیشتراکی و هاوڕێیانەوە ببینن ئەوە هەمەی حاجی مەحموودە ئەو پیاوەی کە خۆی دەرێ لە شەڕوا بووە بە چەند دەترسێ لەبەر ئەوەی شەرمەزاریەکەی ئەوەندە گەورەیە ئەگەر نام خۆ پرسیارش زۆر نۆرماڵی ئەوە لێم کرد دەبین ئاوا قەپاتی کرد لەبەر ئەوەی ئابڕۆی ڕێخستن و حزبەتی و سیستەم و ئیشتراکێتی برد کورەوە زۆر مشکلەیە کاکە هەمە سۆسیالیستە ئەوها هەموو مارەی فرێدەنا ئەوی یعنی حزبەکەی وەکو مشکلەی حزبە پارتایەتی لە کوردستان ئەوەیە بە تاپە و ڕەشی ماڵی باوکیان دەزانن هەموو بەرپرسە پلەیەکان بەنمونە ئەوەش ینی هەموو حزبەکان یعنی ئەلەوەش زادەی هەڵقوڵاوی ئەو شتێ مەلا مستەفا بوو یعنی هاوڕێیان ڕاستە لە کۆنە مەکتەب سیاسی کەمترین کەسی بارزانی هەبوو بەس هەموو کات مەلا مستەفا یعنی مەسعود و ئیدریسی کوڕی هەر پێ ڕاگەیشتن کاکە ئەوان وەفدی مفاوز بوون لە بۆ بەغدایە لەگەڵ مەحموود عوسمانی لە کاتێکدا کاکە خۆی قسمەکان دیارە هێشتا مراهقن ینی مویان لێ نەهاتیە کولفی کول بوون مەسعود و ئیدریس باڵا دەستیوانەوە ئێستاش لە قۆناغی ڕاستە دە ئەندامی سەرکردایەتی ئەوەیە بەس مەسرور بارزانی کولفی کولا یعنی لە هەموو شتێکی ینی ئەو بڕیاردەری ئەوەل و ئەخیری حزبە لە دوای بابی تەواو بەخۆیان بڕیار دەدەن ئەوە جگەلەوە یعنی ئەگەر نەکدە ئەندامی باڵایان هەیە ئێستاکە لە ناو قیادەی پارتی کاکە یعنی تو وەرە سیر کە ئیدریسی نییە چیروان بارزانی یان ئاریانی کوڕی مەسعود بارزانی میان لێ نەهات بوو کەچی خاوەنی 100 ملیۆن دۆلار و خەڵخواخواتی ئەوانە ببینینەوە کە هیچ مەکتەب سیاسێکی پارتی لەبەر ئەوەی چێکاک خێر و بەرەکەتەکەلەکنەوەوانە پارە سیارە تەوزیعەکەن هەم ڕایقی ئەوەندەن هێشتاکەن مویان لە ئەوەی نەهاتیە ئەوە جگەلەوەی وەی سی کەس نازانین بە چ سیفەتێک بووتە سەرۆکی ئاژانسی ئاسایشی هەرێمی کوردستان و موکسی لە ئەوڕوپا سەرپەرشتەکە ینی قەس لەوەی دێگە پلەشیان نەبی ئەوانە هەر باڵا دەستن کولفی کولن هەماشت لە ناو تاالبانی وەرە سیر کە ئەو تاالبانی ئەوەندە 50 ساڵ دروشمی بانگەشە ئیشتراکێت و عەدالەت و ئەوەی کرد و دەیان هەزار کوڕە فەقیری بەکوشدا هەر لە قۆناغی تاالبانی بوو هاوڕێیان هەمان ئەو فلیمەی کاکە هەمە پاڤێل قوبادیان هیناوە لە ئەنجومەنی وەزیراندایاننا بدایەت سیفەتەکی وەزیریان نەبوو دەستنیشان کرد وەکو وەزیرێک بوو ڕەبتنیان نازەم حکومەت و پەرلەمان بوو چ بوو دوای ئەوە تا ئێستا جێگیری سەرۆک وەزیرانە ئەو کوڕە مراهقەی تاالبانی ئەوە پاڤێلیش هیچ دوای ئەوەی تا بۆ سەرۆکی گەورەترین ئەوەی هێزی دژە تیرۆر ئەوزە دوای ئەوەی کە تاالبانی مرد و هینانە پێش بۆ حوز سەرۆکولا ئێستا فێر بووە نیوەی مەکتەب سیاسی و سەرکردایەتی بە تەعییندا دەنێ کاکە گەورەترین قەشمەری خانەیە لاهوریە هینا پێش خۆ لاهوریشتی ئەگەر لەبەر ئەوەی نەبووایە بە چ پێ داهاتە پێش برازای تاالبانی بوو بڕۆ نەوشیروان مستەفای بگیرە یعنی کەس بەقەت نەوشیروان لەو دروشمەی چکو ئەو نوێترین ئەو بزوتنەوەشی دروستکردە دژی مڵکی گشتی لە دژی سیستەمی بنەماڵەیی دوای ئەوە هەموو خێر و بەرەکەت سوڵتەی حزبی کە اقتصادە تەسلیمی کوڕەکانی خۆی کرد تەسلیمی کوڕەکانی خۆی کرد چیا و نما ڕاستە دەسەڵاتیان لە ناو گۆڕان وەکو پلەی حزبی نییە بەس ئێستاش کولفی کول بە کەیفی خۆی بڕیار دەدا هاوڕێوەرە بڕۆ بزوتنەوە ئیسلامی لە نۆ مەکتەب سیاسی سێیان سەرکرد ئەوەیە مەکتەب سیاسی کوڕەکانی ئەو خوشک و بران منیرە و عوسمان و کوڕەکانی عوسمانی عەبدولعەزیزە چێیە سێیان ئەوەنە ئەی بڕۆ شاسوار عەبدولواحید یعنی هەر لە کۆنیشەوە یەکێک لەو کێشانە لەگەر ئەو جەماعەتێ پەیدا بوو سروەی خوشی هاتەوە کردە کولفی کول لە پڕێک ئێستاش سروەی کردە وەکو دەرزە دووی نەوەی نوێیە بڕۆ عەلی باپیر دەگری هاوڕێیان عەلی باپیر ئێستاش عەبدولستار مەجید کە زاوایتی لە هەموو شوێنەگە یان وەزیرە یان سەرۆک لیستە
سەرۆک لیستی هەماشە سڵاحدین بەهادینیش ینی عومەر عەبدولعەزیز زاوای بوو هەتا ئەو لە پەرلەمان بوو سەرۆک لیستی یەکگرتوو بوو یعنی ئەو نەخۆشیە ئەگە سیر دەکەی کەوای کردیە خەڵک هەموو قین و ڕقی لە حزب ببتەوە و ئەو مەسئولانن کە دەبنە سەرۆک وە دەزانن ئەوان بوونە فرعەونێک بە کەیف خۆیان ینی موڵکی ماڵی باوکی خۆیانە حزب یەکسانە یعنی جەلال تاڵەبانی و شیروان مزدەفا حزب بە موڵکی خۆیان داناکات ئەوە هیچ مەلا مستەفا و ئەوە بۆیە کاکە حەمەشات هەر ڕاست ڕیخاندی حاوتی بردتە ژۆرێ چاوت دەخۆم کاکە حەمە یعنی ئەوەش هاوڕێیان گۆڕانکاری هەموو کات بەڕێخستن دەکرێت بەڵام وەی لێ هاتی خەڵک قێزی لە حزب ببتەوە لەبەرای ئەو شتانە دەبینیتن یعنی ئەو هەموو خەڵکە قوربانی و ئەو هەموو حزبە دەدایە کەچی دەبینی سەرۆکی حزبەکان دێن بەزنەوە و ئەوەکانی خۆیان دەبنە پێش مەسرور بارزانانی لە ئێستاکەەوە ئامادەکاری لۆ ئاریانی مڕاهق دەکاتن بیکاتە سەرۆک وەزیرانی ئایندەی کورد ئەگەر بمینی بنمونە لە ئێستاکە و کاکە بۆیە ئەوە خەڵک بێت تااقەت دەکاتن هەر ویستمە و کۆمنتارەش ئەگەر تەلەفۆن داخستنەکەی بڵێ دنیایەک ڕێز